گفتوگۆی زیاتریان بابەتە دەکەم بەڕێز خەلیل عەرداوی شرۆڤەکاری یاسایی لە کەربەلاوە میوان ئێمە دەبێ. بەڕێز عەرداوی زۆر سوپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان ئێوارە باش. بۆچیە و جیاکاریە دروست بووە لە نێو زیندانەکان لە عێراق؟ نعم تحية لكم وتحية للمشاهدين ايوه بينراني كردستان 24 راستكي اما ام بابتا لما ويدا زور دبيستين اوي كاتزياكاري لنيوان زندانيان هي لنيو زندانكاني عراق دا اما بهر شوية بيت هلايكي زور قوريه سنكو وكو همو لايك دزانن زنداني كراو دواي اوي كا برياري دادگاي لدج دردشت برياركا بقوري دو بيودانگا برياري بيودانگي يكم ياساي مافي مروفا ودواتريش زندانا كان وكو تاكسازي خانو شيانتن خانوي يكن بو زندانيان بو اوي لو ماويدا شيانوي كي تواويان بيبكريت پێودانگی یەکەم کە مافەکانی مرۆڤ پێویستە بەربنەمای کارکردن بێت بۆ بەدیهێنانی یەکسانی لە نێوان زیندانیەکاندا تەنانەت بۆیە تێبینی ئەوە دەکرێت کە زیندانیان هەمویان یەک جلوبەرگ لەبەر دەکەن بۆ ئەوەی جیاکاریان لە نێواندا نەبێت واتە هەژماری شتێکی لەم شێوەیە بچووکیش کراوە کە جلوبەرگ بە شێوازێک دەبێت و هیچ کاریگەرێکی کۆمەڵایەتی و جیاکاری چینایەتی بەسەرەوە نەبێت چونکە ئەگەر وای بەسەر بێت زیندان دەبێتە ناوەندی وێرانکردنی دەرونی زیندانیان نەکشیانەوە و چاککردنەوە زیاتر هەوڵی تێکدانیان دەدرێت نەک چاک بگرێنەوە پرسیاری ئەوەی بۆچی ئەمە ڕوودەدات هۆ لەبەرچیە من پێم وایە دوو هۆکاری سەرەکی هەیە هۆکاری یەکەم ئەوەیە تێنەگەیشتنێکی تەواو بۆ یاداشتە نێودەوڵەتیەکان هەیە بە تایبەتی ئەوانەی پێیوەستن بە مافی زیندانیانەوە لە ئەنجامیشدا تێنەگەیشتن لەم پەیمان نامە و لەو یاداشت و لێک تێگەیشتانە وێنایەکی دروست کردووە بۆی کە زیندانی مرۆڤێکی کامل نییە لە نێو زیندانەوە مافی مرۆڤێکی تەواوی نییە و ئەو تێگەیشتنە نییە بە ڕێز و ئینسانیەتەوە مامەڵەی لەگەڵ بکرێت خاڵی دووەمیش ئەوەیە وەکو ئەوەی من دەیبینم بەشێک لە کارگەری زیندانەکان شایانی ئەوە نین و لە ئاستی شیاوی ئەوەدا نین زیندانەکان بەڕێوە بنچ لە فەرماندە یا خۆت بەڕێوەبەری زیندانەکان بێت یان هەر ئەو کەسانە بن کە ئەفسەرن لە نێو زینداندا بە پێچەوانەوە پێویستە ئەمانە خولی تابەت بکەن و بەوردی هەڵبژێدرێن بۆ ئەوەی بتوانن ئەم ئەرکە گەورەیە ڕاپەڕێن من پێم وایە بەشێک لە کارگەڕیەکانی زیندانەکان توانای تەواوی نییە ئەمەش کردوێتی بەرپرسیارەتی لەسەر وەزارەتی دادی عراق بۆ ئەوەی چاکسازی لەم بوارە بکاتەوە جەخت لە کارکردنێکی دروست بکاتەوە ئەوەیان تێبگەێنێت کە مافی زیندانی چییە لەلایەنی سیاسی و کاریگەری سیاسیش دوور بکەونەوە کە لە نێو کۆمەڵگەدا هەیە نابێتێتە نێو زیندانیەکان چکامە کاریگەری زۆر خراپ و نەرێنی لە نێو زیندانەکاندا دەبێت ئەگەر بێت و ئەم کاریگەریە بگوازرێتەوە ئەوێ و ئەمە دەربڕی ئەوەیە کە کێشە لە نێو دامەزراوە یاسایەکان هەیە. بەڕێز خەلیل باست لەوە کرد کە ئەگەر ئەم جیاکاریە هەبێت دەبێت هۆیەوەی کە شانژنەوەیەکی باش و چاکسازی لە نێو زیندانەکان دروست نەبێ ئایا هەر بەڕاستی ئێستا زیندانەکان چاکسازی لە دۆخی زیندانیەکاندا دەکەن ئەو شاندنەوەی باسیەکەی بۆ زیندانیەکان دەکرێت لە زیندانەکان؟ نعم الطريق والمسار الصحيح ڕێگە و ڕێزکەی دووبارە شیانەوەی زیندانیان بەوە دەکرێت بەوە دەبێت کە تۆ کاریگەرێکی دروست و شیاوت هەبێت. ئێستا لە زیندانەکانی عراق تا ڕادەیەکی زۆر ئەم شتە بەدی ناکرێت لە عراقدا دوای ئەوەش پێویستە تەواوی ئەو مادانەی کە لە پەیماننامە نێودەوڵەتیەکاندا هاتوون پەیوەست بە مامەڵەکردن لەگەڵ زیندانیان وەکو خۆیان جێبەجێ بکرێن. ئێمە لە زیندانەکان ئێستا پێویستمان بەوەیە زیندانیەکانیش بناسینەوە بزانین جیاوازیان چیە پێویستە جیاوازی بکرێتە نێوان زیندانی سیاسی و زیندانێک کە سیاسی نییە لە نێوان زیندانێک کە مەترسیدارەوە زیندانێک کە مەترسیدار نییە جگە لەمانش پێویستە ئەوانەی کە تەمەنێکیان ئەم جیاوازیە دەکرێت لە عێراق جیاکراونەتەوە الرجال والسجينات من النساء
اليوم احنا ما اعتقد انه هنالك من پێم وایە هەندێک جار دەتوانین بڵێ نەهامەتی هەیە لە نێو زیندانەکان بە تایبەتی لە قۆناغی تۆمەتبارکردن بە زۆرێک مامەڵە لەگەڵ گەنجان و لەگەڵ ژنانیش دەکرێت ئەوانەی زیندانی دەکرێن و لەگەڵ ئەوانەی کە مەترسیداریشن هەمویان بە یەک شێوەز مامەڵەیان لەگەڵ دەکرێت ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە و ئەنجامی زۆر مەترسیداری لێ دەکەوێتەوە و کاریگەری لەسەر شیانەوەی زیندانیان دەبێت لەمەوە زیندان دەبێتە دامەزراوەیەک بۆ بەرەمێنانی تاوانباران نەک بۆ شیانەوە و چاکسازیکردن لە خەڵکیدا و چۆنیەتی با بڵێن دووبارە شیانەوەیان بۆ نێو کۆمەلگا بە شێوەیەکی باش بڕێوە ناچێت تەنانەت ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیش هەمویان باسی ئەم جیاکاریە دەکەن کە لە زیندانەکانی عێراق جیاکاری هەیە ئێمە بۆی دڵنیاش بووینەوە و بزانین چۆن هەموەکو لێکۆڵەر هەموەکو دامەزراوەی مافی مرۆڤ پێویستمان بە شەفافیەتە دەبێت وەزارەتی دادی عێراقی ڕێگە بدات ئەم شەفافیەتە هەبێت ئەمە لە وڵاتانی دیکە ڕوویداوە ینی حاڵەت هەبووە بەڕێز خالید ینی دەتەوێت بڵێ ئەوانەی کە لە زیندان دەردەچن بە شێوەیەک کە ڕەفتاری باشیان هەبێت دەرناچن بەڵکو خراپتر دەبن لە نێو زیندانەکان بەڵێ بە دڵنیاییەوە خراپتر دەبن چونکە تۆ ئەگەر شیاویت تێدا نەبێت کارگەڕێکی باش نەبێت پێودانگە نێودەوڵەتی و دروستەکان جێبەجێ نەکەیت لە مامەڵەکردن لەگەڵ زیندانیاندا و لە تێگەیشتن لە سایکۆلۆژیای زیندانیان و پشتگوێ خستنی ناوەندەکانی چاودێری دەرونی و چاودێری کۆمەڵایەتی و ناوەندەکانی دیکە ئێمە تەنانەت پێویستمان بەوەیە کە خول لە نێو زیندانیەکاندا هەبێت بۆ ئەوەی شیانەوەیان بۆ بکرێت توانەکانیان پەرە پێ بدرێت و ئامادە بکرێن بۆ ئەوی بێنەوە نێو کۆمەلگا بەڵام ئەگەر کارگێری و بەڕێوەبردننی زیندانەکان بیر لەمە نەکەنەوە و شیاویان تێدا نەبێت ئێمە ناتوانین گلەی بکەینەوەی کە خەڵک زیندانەکان خراپتر ببن یاخود نابەڵکو لەمەوە با بڵێن زیندانەکان دەبنە خولی پێگەیاندن و بەرەمێنانی تاوانباران و کەسانی خراپتر نەک کەسانی باشتر وەزارەتی دادی عێراقی ئاگاداری تەواوی ئەم بابەتەیە و دەبێت زانیاری تەواو لەبارەی هەموویانەوە هەبێت. بەڕێز خالێد ئارداوی شارەزای سیاسی زۆر سوپاس لە کەربەلاوە لەگەڵم بووی دەستخۆش.